ئامان زمان ئەوەیە کە زۆر قوتابیمان هەیە کە ڕەنگە لایەنی زانستیان باش بیتن لە قوتابخانە دیارن و مامۆستایان دەستخۆشیان لێ دەکەن و هەروەها لەلایەن دایک و باوکەکانیشەوە دڵیان پێخۆشن بەڵام ڕەنگە قوتابیمان هەیە هەم لایەنی زانستی باشەوە هەشە ڕەنگە لایەنی زانستیەکەی وەک پێویستنەی بەڵام کۆمەڵە بەهرەیەکی زۆری تێدا بەهرەی هونەری تێدا بەهرەی وەرزش تێدا دەمانەیە ئەو بەهرانە بە دیار بێخین و ئەو بەهرانە پیشان بدەین. ئێمە ئەو پێشنگامان کردیتەوە بۆ ئەوی قوتابیان تعبیر لە هەستی خۆیان بکەن بە شاعیری خۆیان بکەن تەبەن بۆ قۆناغی بازنەی دووەمە پۆلی 4 و 5 و 6. من نامسە لە قوتابخانەی عشقی سۆران ئەمڕۆ بەشداریم کردووە لە پێشانگەیەک بەکردنەوەی ئەو وێنەکەم سنەومانە لە فیلمی فرۆزن. یەکەمیدا سڵاو، من نامکانیە پۆلی 6م لە قوتابخانەی عشقی سۆرانم. من و هاوڕێکانمان بە یارمەتی مامۆستاکەمان هەستان بەکردنەوەی ئەو پێشانگایە. ئەوەش وێنەکەم بەواتای شەوێکی ساماڵە ساماڵ شەوێکی تاریک ئەستێرە جوانەکان و مانگە گەشەکان هاتوۆتە دەرەوە. Hello, I'm a 6th grader student and my name is Chira. Me and my friends today we opened this art exhibition with the help of our teacher, and this is my picture that I draw. It's like a sunset, especially in summer when it's really hot. ئەمەە وێنەم دروست کردیا وێنەکەشم باس لە پارتەی ژیان دەکات کە دەبێت بازە ژیانەی دەبێت هەموو کاتێک ژیان ڕەنگا و ڕنگ بێت.